بەڵێ بەرزان هەروەکو باسمان کرد 6 ساڵ بەسەر جنوسایدکردنی کوردانی ئێزەدی لەلایەن تێرستانی داعشەوە تێدەپەڕێت کە نزیکەی 5,000 کەس شەهید بوون و بە هەزاران کەس ئاوەرە و دەربەدەر بوون. ئێستاش بێسەرشۆن زۆر ماون. بەڕێزان بۆ گفتوگۆ زیاتر و گەنگەکشەی زیاتر بەڕێز سامان عومەر مامۆستای زانکۆ و شارەزا لە ئاسایشی نەتەوەی لا دووهۆکەوە لەگەڵماندای گفتوگۆی زیاتری لێوەردەگرین. بەڕێز سامان عومەر سڵاو لەبێت. کاک سامان هەروەک دەزان ئەمڕۆ 6 ساڵ بەسەر جنوسایدکردنی کوردانی ئێزەدی لەلایەن تێروستانی داعشەوە تێدەپەڕێت. پێمان بڵێ کە تاوانی جنوسایدکردنی ئێزەدیەکان لەلایەن ڕێکخراوی تێروستی داعشەوە لە چه ئاسێکدا بەتایبەت لە چوارچاوەی یاسا نێودەوڵەتەکاندا؟ بله بمخابنی و ابروکه هم 6 ساله در باز دیکن سر جنوساید شنگاره که دراستا نتوا کرد پیکات ازدی هاتا کرن و دیسان بگشتی لسر کردن مسلمانیش لناوچا شنگاله لجر یاساین ناو دولتی رکفتنا 1948 و دیسان رومستاتیو نوتو 8 توان داعش کرین دین هجمارتن جنوساید جبر کومرجن و توان ناولتی جنوساید هنه دیتن اوجی کشتنا بکوم دیسان ریگیری گرن لجدای بونا بجن زاروان دناوا گروپی ده و دیسان جدا کرنا زاروکان ج گروپه کی بو گروپه کی دن و همان دم ریگیری کرن لوان مرجن جیانا نورمال و بازرگانی کرن به کچو جنان. اول چارچوب یاسا ناو دولتی ده دهن هجمارتن جنوساید البته کو اف هرشه راست هات کرن دیگر گروپه که هلگیر مرجن جداین بجن آینی نتوانه دیسان اتنیکن به آوای اف توانه دهت هجمارتن جنوساید. بله بەڵێ کاک سامان پێمان بڵێ کە کۆمەڵ